تەماشام دەکاتن وازانین دژمنی بابی ما ئەخە چ لێ بکەم برامی ئەگە براونەی بەخۆم دەزانم چ لێ دەکەم هەی قەف و قۆف جوعة 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 بەڵێ وەختەوە هات وەرە فەرموو شێر بووم بوو لە حەسوودیان هەستو چی بە برایەکەم ئەم برای وستا شێرۆ ئەمنی کوشت باوەڕ دەکەن شەربەتی دەفرۆش إيه. ئێستا فێر بووە دوکانی ئەوەی دانە ئەلە ملیۆم لە سنتی من حەسوودی دێ براکەم بۆ حەسوودیەوە ئێوە کوریەک بابووەک داکەن خۆراتی پێ با باکە ناوەختی خۆشی داکەم کەیفی بەوی داهات 24 ساعت نەسەرە و کێک و چپسی دەدا قەڵەوی کردیا من زەعیف بوو لەگەمان جێب دەبن وەرە إيه. تاقیبی دەکەی إيه. مشتری چێ دێ چێ دەڕوا چێ لەگەری قسەی دەکا مەوادی کووەکوونیە بە کەیفە بەخەما هەموو پێ دەدەی هەموو دۆ بێنم با پێت بڵێم ئەوێ ڕۆژەخانەکەم دروست نەکردیا إيه. بەخۆی بە منداڵەوە هات نەمالیمە گوتی ماشەڵا لەو خانێ یەکسە بەیتونەکەتە ناو حەوشەی بەیتونەکەتە ناو حەوشەی وەستا بڕوا بکەم سارە نوێ یەکەم نەکڕی إيه. گوتی ماشەڵا لەو سیارە جوانێ هەر چارتای لێ بووە سیارە بووە بەلەم وای لە دنیەوە چی بەلەمی دەبار هەژدە چاردەی یا جوعا جوعا چیان وعدی پیاوەمی إيه. ئەخبارم لۆ بینی و بۆ السلام عليكم. سەرچاوم بەخێر بێن بەخێر بێن. شفتێکی گەورە دۆ بکڕم وەستا حەزم لە گندۆرەشە بە قورعان گندۆرە نا گندۆر سەرچاوم بەخێر بێ گندۆرە ئاوی زۆرە بڕۆ تاقیب کە ئەو مشتریان فەرمو برام فەرمو خوشکم فەرمو سەرچاو معاملەکەمان لە خزمەتتاندایە کاکە وڵا هاتیینە لە بۆ کاونتەرەچی ئەرێ والله هەزار کەونتە لە خزمەتتان زۆر سپاس بژێ ئەمە مەتبەخەکەیمە تقریبان 5 مەترێک دەبێت پیرۆزە ئەگە- سوقەتان وەرگرتیا کرێن نا وڵە کرێچینە کرێن نا والله ئەو جەگە بکرێم سەعادەما بکەیت تازە ماڵما پێکەوە نایە مەمنون دەبین ئەتمان ئەمە ئەنواع عشکارمان لێ بەڕاست مەوادەکانی هەموو ئەسلیە ئەسلیە. بە گرنتی حتا 1000 ساعتێکە کەوتر بۆ گەنی نابی والله ئەو باشە چاوەکەم شتوانە پێدەچیەوە ڕنگانە هەموو جوان هەموو خوشکی ئەتمان هەموو عشکار ڕەنگەکان وایە هەر دەبچین لەگەری ئێ زۆر باشە تونی هەیەی بچەند لە بۆمان دەکەی مەتری هەیە $100 120 130 150 باشە کاکە وڵای قسەکانت زۆر خۆشە بەڵام پرسیارەی ئەو دیویش دەکەین چیان ئەودی ئەوەی ئەو دیوە چیان ئەوی تەنیشتم بەڵێ. ئەو نعنا والله زار دوکانی لەوێ کاکە لۆی لای تەنیشتم بڕۆ دوکانەکانی ئەو لێرە بکڕێن ئەجە کاکە من چیشمان بەسەر نابی بستەوە تەنیشتم پێم ناخۆشە وڵا کەیفی خۆ دەبێت پێم ناخۆش ناخۆشە بچێ تەنیکەیت بازارە چێن لە هەرزانتر بیدە عزمە بە چاوە عزە بوزیاتش نابی بستە دوکانەکەی تەنیشتم کاکە عزمە بە چێن لە هەرزانتر جوعا جوعا کوڕە دەوەرە لێگەڕە لێ دەچین جوعا دیارەشتە چیرا وەرە وەرە جوعا بڕە باو ڕۆدەی ئێری دوکان نەما ئێرە تەنیشتم وەرە جوعا وەرە دەباوە خڕە بینە خنکام چاو جوعا بەرێ وەستا وەرە هیچ بڕۆ دەی بڕۆ عمرت دەمینە جوعا گیان شێرۆ توش لە خەمان السلام علیکم سەلام سەرچاوم وەستەمانی نەوی باشی؟ چاو وەرگی سپاس دەکەم سەلامەکەی فەرموو کاچ والله کەوتەرێکمان دێ ئەگەر لەمان دروست بکەی وەی بەسەر هەردوو چاوم هەرچنەوە کەوەتەرێکتان دێ ئەمە لە خزمەتدایە مەتبەخەکەیمە لەوانەیە پێزمەتر دەبێت إيه. ئەوەش تازە مارمە پێکەوە نایە و ئەگەر بکرێم سەعادەشمان بکەی مەمنون دەبێت وڵ ئەمە دائما هەر لە خزمەت ئەو کەسانە دێ کە تازەمانی پێدێنێت ئەوکێن کاکەەوە سعری چەندە مەتری چەندە والله ئەنواعمان هەیە مەترمان هەیە بە $200 بە 300 بە 400 بە 500 بە 600 ئەنواعمان هەیە کوڕە بابەت چییە من تازە چوینە دوکانەکەی تەنیشتت گوتی مەتری بە چەندەرێ 150 150 ئەو دوکانی تەنیشتم وەستای لاوازەکە بەرە بابا ئەو دوکانی تەنیشتم من گوڵناوی ناسر ئەو دوکانی تەنیشتی من هەر نازانی شتی بفرۆشی شتەکانی هەموو عادی و سەقەتە دوو ڕۆژتەنی بەسەر و جێلاش دەدەن وڵا خۆ لەوانەشە بەس وای نەبوو بچی شتەکانم هەموو زۆر باشن و دەرەزێن لە بۆتان دەکەم و ئاشتە چ کەشی توخوا نەبوو گوتی بە قەردیش دەبی گوت بە قسە گوتی بە قس دەبیت بە قستیش دۆتان دەکەم بڕوا بکەن ئەوە بە قستی دایکە دووسێ برادری کەش یەکسەر مانجێکم کە پارەی لێوە ناگریتن بەڵێ. یەکسەر مانج دۆم دەرێ هەموو پارەکەم پێکەوە دێتم کابرا لە شەمە خۆ پارەکەی والله ئەو ئێستا مە حەقمان لەسەرەوەی نییە خاترمان بگرێ بەڵام نەزم ئەلبوم شتوەتان نیە گەر تەماشا بکەین ئەلبومان هەیە هێمە هێم بەرە ئەلبومی لە بابی دەبینە دەی هەموونەم ئەسمان هەیە ئەمبینە دوژانەکەی دەی بابزین ڕەنگەکان ئەنواع مۆدیل تێدایە ها ئەنواع ڕەنجی تێدایە ئەوە جوانە ئەوە مەتری بە چەندە چەندەوە هێم دوژان ئەوە بە $250 مەتری طبعا ئەوە ئەوروپیا نەخشی ئەوروپیا ئەسلیە طبعا ئەوە ئەسلیە پەنجاکە لە گرانەوە چییە بابا بە خۆمان تازە مارمە پێکەوە نایە منە چێ بینین ئەوەندەی ئەو هەگەر والله بڕە خاتریان دەگیری هێم بەسەر چاو
کاکە ئەوە لە بۆنگۆ إيه بە 220. والله زۆرە دلار زۆرە بەخواوی تەنیشت زۆر خاتریشی وەڵام ئەمدا قسەی خۆش بوو باشە دیسان ئەوەی موادەکەی عادیە عادی و مادی نییە بەڕاستی پێ بڵم هەموو وەچی یەکن بەس ئەو دەڵێت 250 ئەو دەڵێت 300 ئەو دەڵێت 400 وەڵی کاکە ئەومانەیە بڕۆ خۆتان لەکرێ بکەم باشترە پێی نایە هەموو مشتری والله دەچی نێوێ دەر زۆر زۆر هەرزان تریشە ئەوە بابە دەڕۆ لە خۆتان لێ دەربکەم دێ بازار لە چەندە هەرزانتر بی دەچی نێوێ لە چەند هەرزانتریان دێ لە خۆتان بڕۆ بابا ئەلی ڕا دەبڕنەوە هەرزان کرا و هەرزان دڕا کاکە نامان عادیە دەچی نەوێ دەرێ فەرمو وەستای لاوازە شتی عادیتان دەوێت فەرمو سەر چاو بابە شتی عادی هەرزانە شتی ئەستیش گرانە بۆیان ئەدی ئەمە لێ ئەمە شتی باش دەکەین هەر لە ژمان دەکەڕێنەوە مشتریەکان وەستا ئەو دوو مشتێکی هات ئێرە دیتم چۆن لای وەستا شێرۆ بەقورئان بچای خۆم بینیم معاملەیانە کرد ئەی وەستا ئەی تۆ بەرد تاقیبیان کە بدارە لەوێر یان نا وەستا گوێ لێمە بۆ ئەگری بۆ ئەگری ئەی تازێبانەیە تعدیجی هاي تعديجي من باب مشتري بەزار چێ مردیە لا والله ئەو پشتەیە کڕی بوو برد لا بسلك يا تو من باب مشتريات بوك مشتريات تو من تحكي والله بها بزای بەدەسەر لای وەستا شێرۆی هەردوو مشتەرێکە پیانم بەم قەسی دەبڕی والله شو دەبایە بەبێ پێویستنەوە مارێ والله حد قال شو ما عملش لك ايش لك من هرزان ترى ئەدێ بە تو بۆگە بەجاسوسی من شو انا بيطلع مو بيطلع تازە بەم دەدێ کە پێ کاتم پارەیاندا عقد کراویش خلاص بووجا لا ده ما هو هري مع ملاكن ئامانە دەکەن انا والله تاقیبیان کردێ تعقيب قد بقول تعقيب انا يمكن بابا هات ماندی نەبی کوڕم بەخێر بێ بابا خۆش بی چیەوە چییە چییە کورە چییە لاڵ بووی برام شێرۆ چیتی چی بەسەر هاتیە نانم دەبڕی ڕزقم دەبڕی بابمانی حەلکە ێ باشە لۆ ڕستنی تو دەبڕی کاچخۆم ئەو لە دوکانی خۆیان چوو لە دوکانی خۆت کوڕم بابە گیان مشتری دێ مشتریەکان دەبە نازە مقناتیزیان پێ دووسێ زاوشیە هیچ خەرە برای تۆ لۆ حەسوودی پێ دەکەی ئەبە حەسوودی ناکەم ئەو حەسوودی بە من دەبا ئێو لۆ حەسوودی بە قبول ناکەم لێ ئەوزارە بێزار بووم کورە کوڕم ئەنگۆ برا هەیەنی ئەو تاقە برایەیە هاي ئەنگۆ لۆ ڕسقی تو دەبڕیتن ئەتو لۆ ڕسقی وی دەبڕی ئەوە ڕسق لە دەست خوایە بستەکن چێ مشتری دەستەکنەوی ئەمە تو بیلە نبینی مێزەکە پڕیشە پڕی پارە و دۆلارە چۆن لە هەڵمایتەوە ماوات مایتەوە چی خۆی ئەمە مشتریەکانی برد واللهی نییە هەمووی لە کرمنی خۆتە ئەموو کرمرم وەچی داکەیت والله جێبدەم بابا احترام لە بە تو هەیە گچکەش بوو ئیحتیمامت پێدا ئەمرت ئیهمال کرد بوو کورە توی ماکرد نبینی بوومە مارمیلۆخە من زەرێک ئەوش قەڵاو سەعاتێکی باش تێر و پڕ ئێ جەرە کار جەرگە کوڕم ئەتوو بە من چووی زەعیفی ئەو بەداچی چووە فەرقی دیە والله برام لەبار لێ دوکانەکەم دەستا برام لەبا خەڵاسم دەکەم بەس برامە دەوەرە پێشکۆ بزان مەسەلە چیە دەی ئەوە لەگەی پرتە پرتی دەکەی وەرە پێم لێ وازم ببینی داوەرە دای وەرە دوو دەی پێم لێ واز لەو سەعاتی هەربینی کورە واز لۆ لە سنعاتی بینی شەربەتی فڕۆشی دوکانەکی چایدا عقاراتی دابنێ وازم لێبینی کورە دەوازی لێبی ناویش دۆ خۆی سنعاتە فێری ئەو سنعاتەی بۆ وایش دەکاتن وەرە دوو بزان مەسەلەتیە ئەدی ئەو لۆ مشتری لە من زیاترە لۆ مشتریوی لە من زیاترە ئێ خوا ڕسقی دەدا زیاتر با ئیت و بڕەکەمتر بی چقەیە یەوە یعنی وەسڵی لەم باشتر بی وەرە دوو وەرە بزان مەسەلە چێ دەی جوعا خێرە لێ ڕاوەستای من اللي راه وصاهم من برسيم وتبلا طاخو اي جلابت ولا راه وصاوي وڵ ئەمش هەندێک ئەشیای دوکانێ نەماوە دەچم دەکڕم الشاي دكان يا بلا مجابسي وصاهم الشاي دكاني تي کورەم جاسووی دەکەم بلا ئەمە بلا کورەگۆ شەرمتان بخۆنێت لەگەر شەمۆی جاسووی لەسەر دوکانی مە دەکەن ها اما نا ئەمن اي ئەرەوە مكان ترشي مشتري ابي بدشوري هاکە بخۆی هاتە ژۆری ئەمە لۆ لا والله عشان بلا يوم برتان چیەوە چی ئەو دەودەوانەیە شەرمتان بەخۆ نییە کورە هەیم ناکەن بەسە بەس واز لەو پستە پست و لەو شتانە بینن عیبە لە بۆتە
احترامی یەکتری بگرن ئەگۆ شاگرد لەک نەخوایە ئەوە چنەوە شاگردەکە وەرە کورێ وەردوو بالله بلاكم تخوم عيناتك ئەوانە برانا دوۆشکە پێک دێنەوە خراپی خەژنەوە دەبینێتەوە شو بالله وايا اول سبب يا دروا لو على سدبي كتب لك بينته ويمشي وعد ئەمن وازم هینا هیچ کە جاسووی ناکەم بس شرفهم انت مش قد خرابنا كم ابي استاج دقل ما بيي بتشي اول في كبر بيخوم ابي تو دقل بلاكم بۆی بەسەر چ دەبا پێ بینەوە لا بدي بحثي كذب ئەرێ کاکە تو لە ماوادانە چیان لە بۆ بینێ کاکە ئەو ماوادەکان لێن دەرەوە نووسیتم ئەو ماوادە سپیەکان لێن دەرە تورکیەکانشم بە زودا نووسیە ئەوە لە دەفتەرەکەی دیارە ڕاست ماواد سازیەکانشم لێکوان نووسیە هەموو شتەکان دیارە بەس سازەکەم لە لایشکە نووسیە وەستەشی دامنەیە ئەوە سازەکەی ڕاستەکەی ئەوەش تووچەکەیە ئەو پێکەشەوتە لێن دەرە بە زودامدانێ ڕاستەوە دەستەکانت خۆشی کاکە ئەوەش تەوقعکە لە بۆ کردی دەستەکانت خۆش بوو ئەوش وەستەکەی بام گوتی وەستەی بدەوی ئاگوتی باوەلەک نەخۆی بیتن تەمەشاشکە بزانێ ماوادەکان تاوایان تاوانیە لێکوانە دەستی بابت خۆش بی ئەوە 36 لێوی 14 وەڵڵا کاکە مەزبوطە ئیشی مەزبوطە مەزبوط زۆر سەرام لە بابت خوافیز سەر هەردوو چاو بەرە سەری ماجە پارەی گەێنە سەر چاو کاچ خۆم وارە پێدەی بابەت گیان سلام علیکم سەر چاوکان باب بەخێر بێ بەخێر بێ سەر چاو بابەت بەخێر بێ سەر چاو عمر درێژ بێ کوڕم ئای بابا باشە شێرۆ بەرێ بابا شەمۆ بەێ بابا ئەنگۆ برای یەکگرین نینە وە دەرێن لێک داک و لێک بابی نینە با ئەدی باشە مەسەلە چیە ئەنگۆ لەگەر یەک ناگونجێنە ڕۆژە حتا ئێوارێت دوو برانە دوو لەگە دوو خوشکانەیە ئەوانیش چوونە ڕێکۆیە وای ئێوە نییە ئێ باشە باش ئەنگۆ مشکلەتان چییە ئەوە تا دایم بەگلە یەلت بابەت گیان وەڵڵا ئەوە هە لە منداریەوە لە منداریش نییە ئەتو یەک جانتە لە بۆ مکریبایە هەتا لێ نەستان مامە واسی لە من نەدەهینا هیچ خۆم ئێستاژە من پێی دێنم بابیم لە دوکانی خۆداریش علاقت بە سەمەندارێن شەرگەم قسەش لەگە ناکەم حسودی با من دەبا حسودی لۆ حەسوودی پێدا ئێمە دوکانی على ملیۆن دانا ئەوش دانا ڕۆژەکەتی فرۆشە عقاراتی دانا إلا ئەویش ساو سنعاتە کورە ئەو ژە و سنعاتەی دەزانێ کوڕم چ خەیریە ئەتو دوکان لێرە ئەو دوکانی لەولاترە هەندێک مشتری دێ چیشتێ ئەوە بەولایدا دێ نەفەر لێرە دێتەکنێت و عقلی ناگی دەستەکرێوی لەولایدا دێ عقلی ناگی دێتەکنێت و کوڕمەوە ڕسق لە دەستخوایە ئەخۆرەت و کوی دەبی نانی منی بڕیە نان نانی چی بڕە لۆ نانی تو دەب نان نماز إلا سەموری دەخۆمە من کورە دەبەسە هەر لەگەر ئەو قسە خۆڕانە بە عەمرت نەمینیاریە وەڵڵا بابا بڕوا بکە یعنی لە تامی برتە دەرێ مشتریەک دێتەک لە من ئەمن هیچ سەی ناکەم بڕوا بکە بستەکنەوەی هەموو دوکانێکی لێ بکڕم پێم ناخۆش نیە بەس ئەو یەکێک دەستەکنەوەی کەنای من هات یەکسەر دەمەک دەرێت ئەشەی گرانە دەمەک دەرێت دەسەقی گرانە دەمەک دەرێت مەوادی خراپە ئەخی بەکو دەبی دووبرە ئەو هەلا یەکدی سوک و چروک کرد باشە لەسەر چاتوکو دەزانی وڵی بابا ئەگەر ڕاستی بێ شاگردەکەم لە بژێتەوە جاسووس دانا جاسووسی دانایە لەسەر من ئەدێت تو ئەمن جاسوسەکەمە کچکەترە فەقیرە کورە دەبەسە کورە بەسە واز دە شتانە بینن کورە بەسە ئەنگواتە هێوارێت دوو برانە ئەو جاسوسی لە سەویدا دنێ ئەو جاسوسی لە سەویدا دەنێ ئەنگۆ پێکەوە لە خۆتان ئیش بکەن یان پێکەوە ئیش ناکەن هەریەکە لە دوکانی خۆتان هەریەکە هیچی خۆی بتا کوڕم بەسە عیبە واز بینن یعنی هەتا کەنیە بۆ هەڵەکە بابا چییە چاومانی بابا جیان تخوات و دڵی خۆت و مەکە ئەت بە خۆت نەخۆشی بە زیاتر نەخۆش نەکەی کورە کوت توورە نەبە دوو برانە توورەکە یەک ناکوجێن ئەو لەوی ئەو لەکەوی چەوە معنای هەیە چ معنای هەیە لەسەر پارەیەک پێک نایە پارە یعنی پارە ئەوەندەی دەینی ئەنگۆ لەسەری پێک نێن ها ئەتیکو پارە دەنێ دەتای پرادۆی بکڕی خانی بکڕی کورە دەبەسە سوقەی بکڕی چێوە دەبەی خانی و شوقە و پرادۆ چێوە دەبەی دەبە قەبرێ لە خۆم دەبە باوەی ها بابا جیان ئەکات و دڵی خۆت و مەکە عەزیز ناکەم تووڕەبی چکە لە ژیاندا عەزم نەکردێت و لە من تووڕەبی بابا جیان دا باشە کوڕم وەرە دەستان لە بنی یەکدری بکەن دەی زوومە دەی ئەوها باو قورعانەی ئەو جارە جۆم لێبی هەر شتێکتان کردی بیتن یەکسەر دوکانەکەی قەپات دەکەم و نایەرم ئیش بکەن تێگەیشتن بەکرێ دەدەم و لۆ خۆم بە ئیشی دێخم تێگەیشتن بەڵێ بابا جیان ئاخ چ زوان تەواو تەواو کوڕم ئەدی نەگوترایە
برا لە پشت برا بێ مەگەر قەزە لە لای خوا بێ ئەنگۆ تووشی یەکدری بگرن بابا جواد بی لەسەر دەستی تو بە ئەیاتێ نەقسەی پێ دەرێم نەئاقشم بەسەری دێ شەمە جۆ ماچەکەم تا حیاتەکەم